دیمەنەکە دڵهەژێنە. لە 26 ئایار پیاوێک سەری لەژێر قاچی پۆلیسێکدایە. هاوار دەکات ناتوانم هەناسە بدەم. بەڵام پاش کەمێک گیان لە دەست دەدات. ڕەنگی پۆلیسەکە سپیە. پیاوەکەش ڕەشپێستە. شوێنی ڕووداوەکە شاری میناپیلسی ویلایەتی مینۆسۆتای ئەمریکایە. ئەمە تەنیا نەبووە ڕووداوی مردنی کەسێک بەدەستی پۆلیس، بەڵکو ڕەنگی پۆلیسەکە و قوربانیەکە بڕیاریان لەسەر ڕووداوەکەدا و زیاتر لە مانگێکە لە 30 شاری ئەمریکا خۆپشاندان بەردەوامە و بە هەزاران خۆپشاندەر لە شارەکاندا لەسەر شەقامەکان پاڵ دەکەون و دەڵێن ناتوانین هەناسە بدەین. وەک ئاماژەیەک بۆ توندوتیژی ڕووداوی مردنی فلۆید و مێژووی چەوسانەوەی ڕەشپێستەکان بەدەستی سپی پێستە ئەمریکیەکان کە زیاتر لە 2 سەدە تەمەنیەتی. تەنانەت لەسەر جیاوازی تێگەیشتن بۆ مافی ڕەشپێستەکان و سیستمی کۆیلایەتی بەر لە 160 ساڵ ئەمریکیە سپی پێستەکان زیاتر لە 9 ملیۆن کەسیان لە یەکتر کوشت. لە ئێستاشدا ئەمریکا خاوەنی زۆرترین ژمارەی زیندانیە لە جیهاندا کە ژمارەیان 2.2 ملیۆن کەسە. لەو ڕێژەیەش زیاتر لە 170 ڕەشپێستەکانن، هەرچەندە ڕەشپێستەکان کەمتر لە 115 دانیشتوانی ئەمریکا پێک دەهێنن. بەڵام سیستمی جیاکاری هەر کۆتایی نایەت. ئەوەی ڕووداوی کوشتنی فلۆیدی کردە جیهانی، کاردانەوەی هاوڵاتیانی ئەمریکی و ئەو توندوتیژیە زۆرەی شارەکانی ئەمریکایە لەگەڵ خۆپشاندانی فراوان، تاڵانکردن و سووتاندنی سەدان بینای پۆلیس و باڵەخانە و چەندین مارکێت و شوێنی بازرگانی. بەڵام ئەوەی جێگای سەرنجە کاردانەوەی حکوومەتی ئەو وڵاتەیە سەرەڕای بوونی هەزاران پۆلیس و پاسەوانی نیشتیمانی و بەهێزترین هێزی جیهانی. بەڵام تەقە لە خۆپشاندەران ناکات. تەنانەت بنکەی پۆلیس دەسووتێ، پۆلیس دەکشێتەوە و چۆک دادەدەن بۆ خۆپشاندەران. ئەو پۆلیسەشی کە بووە هۆی دروستبوونی ئەم ئاڵۆزیە دەستگیر کرا و زیندانی کرا بە مادەی کوشتنی بە ئەنقەست. خۆپشاندانیش شارە جیاوازەکانی ئەمریکای تەنیوە، نەک تەنیا ڕەشپێستەکان، بەڵکو زۆرینەی خۆپشاندەرەکان سپی پێستن و بۆ بەرگری لە مافی ڕەشپێستەکان هاتوونەتە شەقامەکان. لەم نێوەندەشدا سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ئەیدانەی توندوتیژەکان دەکات، هەرچەندە دژی خۆپشاندانەکانیشە، بەڵام دەسەڵاتی بەسەر ویلایەتەکاندا نییە تا هانیان بدات هێز بەکاربهێنن. بۆیە ناچارە گوێی خۆی لە ئاست هاوار و تووڕەیی خۆپشاندەرانی بەردەم ماڵەکەی دابخات. ڕەنگە ئەم ڕووداوانەش چارەنووسی سەرۆکایەتەکەی ئەو لە مانگی 11 ئەمساڵ یەکلایی بکاتەوە.